بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەسەر ئەو کۆنفرانسی کە دوو ڕۆژە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت کۆنفرانسی هاوپەیمانی سۆسیال دیموکراتی وڵاتانی عەرەبی کە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت ماوەی 4 ڕۆژ دەخایەنێت 2 ڕۆژە بەردەوامە تا 2 ڕۆژی دیکەش بەردەوام دەبێت گفتگۆ دەکەین لەسەر گرنگی ئەم کۆنفرانسە چی تێدا باز دەکرێت لە سەراسی ناوچەکە خەڵکانی زۆر هاتوون کەسایەتی گرنگ و کاریگەر هاتوون بەشداری لە کۆنفرانسەکە دەکەن ڕەو بۆچوونیان چۆنە گفتگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز خاتوفریال عەبدوڵڵا ئەندامی لیژنەی باڵای کۆنفرانس هەروەها سەرۆکی لیژنەی ژنانی هاوپەیمانی سۆشیال دیموکراتی وڵاتانی عەرەب. خاتوفریال سڵاو لێبێت. بەخێرات سەرچاو زۆر بەخێر بیت. کۆنفرانسەکە چۆن بەڕێوەچێت 2 ڕۆژە دوێنێ تایبەت بوو بە ژنان ئەمە چۆن بوو کۆنفرانسێکیاوە گرنگ و کاریگەر یەکەم ڕۆژی ژنان ناڵم بۆ خۆیان داگیریان کرد یەکەم ڕۆژی تایبەت بوو بە ئەوان. بەڵێ دیارە ئەم کۆنگرەی سۆسیال هاوپەیمانی سۆسیال دیموکراتەکان لە جیهانی عەرەبیدا لە 27 مانگە دوێنێ دەستی پێکرد هەروەکو جەنابەت فەرمووت و یەکەم ڕۆژی مؤتەمەرەکە تەرخان کرابوو بە لیژنەی ژنانی هاوپەیمانی سۆسیال دیموکرات کە دەمێکە ئەو بەرنمەیە بۆ شێوازە دانرا بۆی بتوانین لە چوارچەوەی ئەم کۆنگرە گەورەی کە ئەگرێ ژنان یەکەم جار مؤتەمەری خۆیان ببەستن و دوێنێکە سەرکەوتوانە ڕاستەکەی بەڕێوەچوو و بە بەشداری چەندین میوان بە تایبەتی خانمی یەکەمی عێراق لێ بوو و وتاری سەرۆک بافڵ تاڵەبانی خوێنرایەوە لەوێ کە هەمیشە پاڵپشتی ژنانە هەروەکو سەرۆک مام جەلال و ئەو بەرنامانەی دامانە بوو لە بەڕێوەبردننی پەنێلەکان و بابەتەکان بەجددی زۆر گرنگ بوو و نمایندەی وڵاتان لە ناو تەحالفەکە بە تایبەتی لە لیژنەی ژنان کە ئەندامی فعلین منەڵێم ئەندامی فعلین بەواتای ئەوەی کە ئێمە بە نمونەوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامی لەنا ئەو هاوپەیمانی سۆسیال دیموکراتە لە جیهانی عەرەبی لەنا ئەوانیشان نوێنەری ژنانیان هەیە لە ناو لیژنەی ژنانە بەشداریان کرد و تەوەرەکان زۆر تەوەری گرنگ بوو سەبارەت بە وەزعی ژنان سەبارەت بە ئەو گۆڕانکاریانی کە ئەکرێ بۆ چوون بەرەو سیستەمێکی دیموکراتی ئەبێت چی بکرێ ژنان دۆخیان لە وڵاتانی عەرەبی یا لە جیهانی عەرەبی بە کوردستانیشەوە چۆنە ئێمە دوو بەشدار بووی زۆر باشمان هەبوو لێ بەشدار بوون وەکو کورد و هەرێمی کوردستان لێرانە پەخشان زەنگەنە وەخات و دکتۆرە بەسمە و چەندین کەسایەتی تر کە توانیان ڕۆڵێکی جوان بەرجەستە بکەن و بە کۆمەڵی تەوسیاتیش لە کۆتایی مؤتەمەرەکە دەرەچین. ڕاستپاردەکان چی بوو؟ بەڵێ ڕاستپاردەکان دیارە بایەخی زیاتر بە قەزیەی ژنان و هەروەها ئەو هەوڵانی بۆ یەکسانی ئەدرێ لە ڕێگای چاکسازی لەو یاسا و ئەو بڕیارانی کە هەیە لە دەستوری وڵاتانی کە حکمی پێ ئەکرێ ئێمە بێ بیرمان نەچێ هەندێک لە ئەو پارتە سیاسیانی کە ئەندامن لەگەڵمانە بەشێکیان ڕەنگە بەشدار نەبن لە حکوومەتەکانی خۆیان بەڵام لە ڕێگەی هەوڵەکانیانە بتوانین لەسەر بنەماکانی سۆسیال دیموکرات بتوانین بەرجەستەی خەباتمان بکەین بەردەوام بین و یەکێک لە بەرنامەکانمان ئەوەیە کە ئێمە هەروکو باسم کە لە لیژنەیەکەوە ئەبین بە یەکێتیەک و ئەو یەکێتیە ناوی شەیهانە ئەبێ بە پێشنیاری یەکێتی نیشتیمانی کوردستان شەیهانە بە کوردی یعنی تەوار و وشەی تەوار ئێمە بە شانازیەوە پێمان بەخشراوە تەوارەکانی ناو یەکێتی یا تەوارەکانی کوردستان کە سەرۆک مام جەلال هەمیشە ئەمانی شبهان بە ژنی ئازا کە هەوڵەدا هەمیشە کۆشش بکە بەهێز بێ و هەوڵ بدا بۆ بەرەو باشترکردن و بۆ مقاومەت بۆیە ئەمە شەرەفێکی گەورەیە بە ئێمە بەخشراوە کە کۆی ژنانی تەحالفەکە ئەو ناوەیان زۆر لاپەسەند بووە و ئەو گۆڕانکاریانەشی کە ئەکرێ لە لیژنەیەکەوە بۆ با بڵێن یەکێتی ژنانی هاوپەیمانی سۆسیال دیموکرات ڕەنگە دوێنێکە بەهۆی کۆبوونەوەی لیژنەی باڵای سەرکردەکانی حیزبەکانیان نوێنەرەکانیان چکە ئێمە لیژنێکی باڵامان هەیە کە ساڵانە لەگەڵ کاوی مؤتەمەرەکە ئەبەسترێ ئەوانیش دائەنیشن و بڕیار لە کۆمەڵێشتەدەن و ژنانیش وەکو لیژنەی ژنانیش تێیدا ئەندامین لێ بەشدار بووین قسە لەسەر کۆمەڵێشت کرا ئەمە بۆیە
هۆی دواکەوتنی بەشی دووەمی مؤتەمەرەکە کە دەبوو ئێمە مناقەشەی بەرنامە و یا پەیڕەوی کاری ناوخۆی ئەو یەکێتیە بکەین یا ئەتیحادە بکەین، هەروەها هەڵبژاردن یا تەوافق لەسەر هەیکەلی داهاتووی ئەو ئەتیحادە ئەو یەکێتیە بکەین بۆی ئیشەکانمان بۆ ئەمڕۆ بۆ بەیانی بۆ ڕۆژانی ئایندا بەکراوی بەجێهێڵاوە ئیشەڵڵا هەموو شتەکان بە باشی ئەڕوا بەڕێوە. بەڕێزت سەرۆکی لیژنەی ژنانی ناوپەیمانیەکەی ئەمە وەکو پۆز ناوی بەرین ینی چۆن دەدرێ بە کەسێک چۆن دەستنیشانەکرێ بۆ ئەم چێکەیە؟ بەڵێ دیارە ئەمە بەڵێ پۆستێکە و ئەرکێکە بەرپرسیارەتیەکە من لە تقریبا 2 ساڵ و نیوە لە ناو ئەو هاوپەیمانیە وەکو نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو شەرەفەم پێبەخشراوە کە دەستنیشان کران بۆ بەشداریکردن و بە حکمی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕۆڵێکی زۆر پڕبایەخ ئەبینێ لە ڕاگررتنی تەوازونات لە پێشکەشکردنی پێشنیاری باش هەروەها لە هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی منتەقەکە و با بڵێن خۆرهەڵاتی ناوەڕاست زۆر بە بەرزی تەماشا ئەکرێ و هەوڵەکانی یەکێتی وای کردو کە متمانەیان زۆر ببێ بە ئێمە وەکو یەکێتی و لەو پۆستانی کە دابەشکرا ڕاستە تەوازوناتێکی ژڕائەگیریە لە نێوان ئەو پارتە سیاسیانە بەڵام بۆی کەوا لیژنەی ژناندرا بە ئێمە توانیمانە خۆشبەختانە جێ ئەو متمانەیە بین و داواشیان کرد کە سەرۆکایەتی ئەو یەکێتی ژنانە بدرێ بە ئێمە وەری بگرین ئەوە جاری هێشتا جوابمان نەداوەتەوە بەڵام ئەگەر هیچیش نەبێ ئەمانەی عامەکە ئەڵێن ینی چۆنەڵێ سکرتێری گشتی ئەوە وەربگرین ئیشەڵا ئەمەش لە قەیدی تەوافقاتە قسەی لەسەرەکەین بەڵام ئەوە لە ڕوانگەی متمانەیانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی کاریگەر دەنگدانێک لاکرێتەوە یان چۆنە؟ ئێمە لە ناو پەیڕەوەکە جوانمان کرد هەتا بۆمان بکرێ ئێمە بە تەوافق شتەکان یەکلا بکەینەوە چونکە ئەرکو بەرپرسیارەتەکە زۆر جیاوازە و هەمومان هەوڵمان وێ بە ئێمەشەوە بە تایبەتی وەکو یەکێتی هەوڵمانداوە بەڵانسێک ڕابگرین تەنانەت ئەگەر ناکۆکیێکیش بکەێتە ناو ئەو حیزبە هاوپەیمانیانە لە ڕووی ڕێئی ئێمە ئەکرێ اختلافیشمان هەبێ جیاوازی ڕێئیمان هەبێ ئێمە هەمیشە هەوڵی باشمان داوە و تەوازنێکمان ڕاگرتە خۆشبەختانە و سەربەرزانە و ڕۆڵی یەکێتی من بە خۆشحاڵی و ئەڵێم زۆر بەرز ئەنرخێندرێ ئەوەیە لەو ڕوانگە و پیان خۆشە ئێمە سەرۆکایەتێکیشی بگرینە دەستەوە و ڕۆڵی سەرۆک بافڵ لە عیلاقاتی نێودوڵەتی و ڕۆڵی پێشووی سەرۆک مامجەلال لە جامیعەی عەرەبی لە ئێسئای لە پرۆگرێسیڤ ئەلاینس هاوپەیمانی پێشکەوتن خواز ئەمانە هەمووی وای کردووە کە ئەدای برادەرەکانی ئێمەش هەواڵ و نمایندەکانمان بەباشی لە ناو لیجنەی هەیە ئەو هاوپەیمانیە لیژنەی کرێکارانی هەیە ڕاگەیاندنی هەیە قبوڵی ئەندامێتی هەیە بە خۆشحاڵیەوە ئێمە ڕەنگە 9 تا 12 نمایندەمان هەبێ لەو لیژنانە کە تەواجودیان بە بەردەوام هەیە لە کۆبوونەوەکانیان طبعاً ئەمانە هەموو کاری تەواعی و خۆبەخشیە بەڵام کارێکی وا باشیان کردووە کە ئەوەی تر یەکێتی نیشتیمانی و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانیان جوانتر پێشاندەوە کە ئەمە جێگی شانازیە بۆ هەموو لایەکمان. زۆر باش خات فریال ژمارەی ئەم هاوپەیمانێتیە خۆی چەندە؟ بەڵێن ئەو حزبانی کە لەم هاوپەیمانێتیەدا بەشدارن زۆرە ژمارەکە؟ بەڵێ تاوەکوی ئێستا ئەوەی کە بەفعلی ئەندامن 13 حزبی سەرەکین و حزبی تریش دوان هەیە وەکو ڕەقیب مەسەلەن سۆمالیا و لیبیا و چەندین پارتی سیاسی دیکە لە مؤتەمەرە بڕیاری لەسەردرێ کە داوایان کردووە ببن بە ئەندام بە نمونە پێدەیە جەهەپەیە و دەمپارتیە ئەمانە لە کۆبوونەوەکانە بەشدارن ئێستا لەگەڵمانە وەکو چاودێر بەڵام لە ئایندە ئەم ئەندامێتیان قبول کراوە ئینشاءالله ئیعلانیش ئەکرێ و بۆ زانیاریتان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەبێ بە سەرۆکی ئەو هاوپەیمانیە بە پێی ئەو ئیتیفاقی هەیە مەبدەئێکە لە ناو تەحالوفەکە هەر وڵاتێک ئەندامێتی ئەم هاوپەیمانیەتیە ئەکا لە وڵاتەکەی ئەو حیزبە با بڵێن سەرۆکی ئەو حیزبە ئەبێ بە سەرۆکی هاوپەیمانیەکە خۆشبەختانە ئێستا سلێمانی باوشی کردەوە بۆ ئەو مؤتەمەرە گەورەیە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەبێ بە سەرۆکی ئەم هاوپەیمانیە کە ئەوە شانازیەکی زۆر گەورەیە ئەبینن باخێکی گەورەی نێوەندە ئەعلامیەکانی پێدراوە و کەناڵەکان ئەیگوازنەوە کەناڵە عەرەبیەکان و کەناڵە بیانی ئەوروپیەکانیش بە حکمی ئەوەی کە بەڕاستی سۆسیال دیموکرات لە جیهاندا و مەبدەئەکانی سۆسیال دیموکرات لە جیهاندا
پڕبایەخن و ئەم هاوپەیمانیەتەوە ئەکا کە پەیوەندیە نێودوڵەتیەکانمان باشتر بێ زیاتر هەوڵ بدەین بۆ نەهێشتنی هەژاری باشترکردنی ژینگە زیاتر دەستەبەرکردنی عەدالەتی کۆمەڵایەتی و دادپەری و مافی ژنان بۆی ئەمانە هەمووی زۆر گرنگەوە لەگەڵ مەبدەەکانی ئێمە ئەگوندی و یەکێتی نیشتیمانی کوردستان. خات فریال ئەمڕۆ بافڵ جەلال تاالبانی لە وتەکانیدا زۆر وەستایە لەسەر مەسلەی ئازادیەوە و تێ میراتێمە لە مامجەلالەوە بۆمان ماوەتەوە مەسلەی ئازادی و دیموکراسی بەتایبەت لە شاری سلێمانیە ینی لێرە و لەوێ زۆر ڕخنەیەک دەگیرێ خۆ مەترسیەکیش ناشارێتەوە لەوەی کە هەندێک دەڵێن ئازادی بەر با بڵێن مەودای ئازادی لە سلێمانیدا بەردەست بۆتەوە ئەوەی ئەمڕۆ بافڵ تاالبانی وتی شارێکی تر دووپاتکردنەوەی ئەوە نییە کە سلێمانی هەر بە ئازادی هەر بە دیموکراسی هەر بە بێڕوڕای ئازاد دەمێنێتەوە. بەڵێ دیارە ئەمە مەبدەئێکە هەر لە زەبانی شاخەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئازادی باوەڕی پێ بووە و ڕادەربڕین لە ناو خەڵکە بنمونە کە خەڵکێک دێتە سەر شقامەکان داوای مافەکانی خۆیان ئەکا وەکو شارەکانی تەنیە بنمونە لە هەولێر یەکسەر ئەگیریان کۆمنتێک بنووسێ ئەگیریان بەڵام ئێرە خەڵک ئازادە تەنانەت ڕخنەگرتن لە حکوومەت ڕخنەگرتن لە حیزب سەرۆک مامجلال بۆ خۆی هەمووی ئێمەی پەروەردە کردو ئێمە لەسەر ئەو مەبدەئە ئەڕۆین سەکوی ئازادی داناوتی فەرم و دانیشن وەرن ئەو پارکی ئازادی لێرە ڕخنەمان لێ بگرن و لە ناو کوردستانی و نێکە زمان حاڵی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بڵاوکراوێکی دەرچوو جەریدەیە وەکو ڕۆژنامەنووسێک وتی فەرم و ڕخنەکانتان لێرە بکەن ئەی چجا یعنی پیادەکردنی ئەمە لە ناو خەڵک هەموو چینی توێژەکان زۆر جار یعنی مانەگرن بۆ مافی ڕەوای خۆیان قەت یەکێتی نیشتیمانی کوردستان نەتووە بیانگرێت و یعنی شوێن بزریان کا لەبەر ئەوەی کە مافی خۆ بەعکسەوە ئێمە لەگەڵیانین و زمانی ئەمانەتیشیان بۆ ئەەکەین و ناژگیرێن ئیلا ئەگەر کەسانێک بیانەوێ بە ناوی ئازادیەوە ئەمنیەتی ئەم شارە ینی تێک بدەن بیشڵەژێن و یاری بە عاتیفەتی خەڵکی هەژار و بنمونە موچە خۆران کە چەندێکە موچە وەرناگرن کە ئەمە ئەگەڕێتەوە بۆ کێشێکی گەورەی نێوان هەرێم و نێوان بەغدا یعنی چەندین جارە دێنە سەر ئەوەی کەوا بێتە ئەنجام و موچەکانیان وەرە بگرن بەڵام زۆر جار ڕەنگە حکوومەتی هەرێم پابەند نەبێ یا عێراق پابەند نەبێ بۆیە یعنی ڕۆڵی یەکێتی لە بەرجەستەکردنی ئازادی و بەرگریکردن لە مافی مرۆڤ و مافی ڕادەربڕین زۆر زۆر گەورەیە و ئەمڕۆ کە بەڕێ ساڵح مسلم باسی لە ڕۆژی لە ڕۆڵی مامجەلالیش کرد بۆ ئەو قەزیەی کوردی و ئازادی ڕادەربڕین و کۆمەڵە بابەتی تر باسیەوە کرد ساڵح مسلم کە وتەشی دەنووسی لەسەر مەزاری مامجەلال فرمێسک لە چاویاتە خوارانی دڵی پڕ بوو وتی چی لەبارەی مامجەلال باوڕت بێ ئەوت مامجەلال ئێمە لەسەر ڕێڕەوی مامجەلالە ڕۆن و ئەوەی مامجەلال کردی بۆ قەزیە کوردی ئەو هۆکار بوو بۆی کەوا قەزیەی کوردی بە هەموو جیهان بناسرێندرێ و ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستانەوەی کوورکە قەزیەی کوردی بە هەموو جیهان بناسرێندرێ بۆیە وتەکانی ئەو شاید حاڵی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەڕێزیان کە لێرەن ینی ئیشارەتی بۆدا لە دوای دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەم ڕۆڵەی مامجەلال بەرز ئەنێرخێندرێ دیارە بۆ ئێمە شانازیەکی گەورەیە و بۆ هەموو کورد چکە مامجەلال ئەوەی کە کردی نەکەر تەنها ناساندنی قەزیەی کوردی بوو بەعکسەوە عێراقیشی خستە سەر ڕێڕەوێک لەگەڵ هەواڵەکانی بۆ ئەی بتوانن لە سایەی حکوومەتێکی دیموکراسی فیدرالدا بتوانین ئێمە وەکو کورد مافەکانمان داوا بکەین لە ڕێگای دەستورەوەەوە لە ناو دەستور داوای مافی کورد و پێکهاتەکان و هەموو ئەو نەتەوانە بکەینکەوا لە ناو دەستورە ئاماژەی پێکرا بۆیە ئەوە وە لەم مؤتەمەرێکە ئەکرێ دەستکەوتێکی زۆر زۆر گەورەوە شانازیەکە بۆ شاری سلێمانی زۆر باشە دو پرسیارم خات فریال لەسەر دوو ڕۆژی ئایندە باسی تێدا دەکرێت بەڵێ دیارە تەوەر و گفتوگۆکان زۆر جار ڕەنگە بەرنمەکان گۆڕانکاری لێ بەسەر بێ بە حکومی توانای میوانەکان ئامادە ئەبن نابن بەڵام یەکێک لەو بابەتە گرنگانە بابەتی ئاین و پێکەوە ژیانی پێکهاتەکانە بابەتی غەزەیە بابەتی وەرگرتنی ئەو پارتە سیاسیانەیە کارۆکو پێشتر باسم کرد بۆ ئەندامێتی ئەمانە لەگەڵ چەندین تەوەری تری گرین کە باسەکرێ لە کۆنفرانسەکە ئینشاءڵڵا بەسەرکەوتویش تەواو بێ پێی وای سەرکەوتن بەڕێز خەت فریال عەبدوڵڵا ئەندامی لژنەی باڵای کۆنفرانس سپاس دەکەم سپاس بۆ ئێوە بەڕێز سپاس دەکەم سپاسدانەکەم